ئێرە وێزگەی گەڕۆکی کارەبای بەکرەجووی تازەیە. ماوەی زیاتر لە ساڵێک دەبێت بەهۆی سووتانیەوە لە کار کەوتو تا ئێستا چاک نەکراوەتەوە. سەرپەرشتیاری وێزگەکەش دەڵێت لۆردێکی زۆر دەکەوێتە سەر وزەی کارەبای سنوورەکە و گرفتی دروست کردووە. وێزگەیە ساڵی پار دواتر 2016 لە مانگی چوارە سەعات 9 شەو بەهۆی محەتەکە لە حاڵەتێکی ئاساییە بووە، مەختە زەختێکی وهای لەسەر نەبوو کە بڵێ ئەم محەتەیە بەهۆی زەختێک و یا لۆدێکی زۆری لەسەر بووە، زۆر ئاسایی بووە. محەتەکە لەبەری محەتەیەکی با بڵێن کۆنا تەلبەنیش کرا بووە، پشیلەیەک لە پشتی فەناڵەکانە لە شوێنێکی دۆزیەوە چۆتە ناوە، ئەو بۆ هۆی گەێنەری دوو فێزی یانزە ئەو شۆرتە گەوەری پێ دروست کرد و ئەو محەتەیە سووتە. لەم بە دوواداچوونەی کەناڵی گەلی کوردستان ئەوەمان دەستکەوت. ئەم وێزگەیە لە مانگی نیسانی پار ساڵدا سوتاوە. 270 ڕۆژی پێویستە بۆ چاکردنەوە و بڕی 550 ملیۆن دیناری دەوێت بۆ خستنەوە کاری. وتەبێژی کارەبای سلێمانیش دەڵێت کاری تەندرینی تەواو بوو و لە ماوەیەکی نزیکدا کۆمپانیای جێبەجێکار دەست بە چاکردنەوەی وێزگەکە دەکات. ئەو پرۆژەیە بڵێن پاری شەروە بووە، توانرا بە کۆمەڵێک گۆڕانکاری لە هەندێک فیدەروشتە بەڵێن کێشەکەیان ئەو بەدیل وەکو بەدیلێک بۆ ئەو وێزگایە هینیان بڵین بۆیان کێشەکان بۆ چارەسەر بکرێت و خوازیاریشین کە کۆمپانیا بتوانێت لە زوریت کات دەست بە پرۆژەکە بکە و جێبەجێ بکرێت و ئەو هاوڵاتیانی سنووری بەکرەجۆش کێشەی کارەبایان بۆ دروست نەبێت. سەعاتەکانی پێدانی کارەبا لە باشووری کوردستان هێندە خراپە کە هاوڵاتیان دادوبێدادیانە لە دەستی، خۆ ئەگەر لە کێشەکانیشی بڕوانرێت وەک چیرۆکێکی نەبڕاوی لێ هاتووە کە کۆتایەکی دیار نییە. ئەوەی بەلای هاوڵاتیانی ئەم سنوورێشەوە گرنگە بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی پەلە بکات لە چاکردنەوەی ئەم وێزگەیە و سەرجەم ئەو یەکانەی تر کە لە کاتی کارکەوتنیاندا بەهۆی نەبوونی بودجەی پێویستەوە کاتێکی درێژ خایەنی دەوێت بۆ چاکردنەوەی. ئاوەرالی گەلی کوردستان، سلێمانی.